أبي سعيد خدري رضای خوای لێ بێت چووە ژووری پێغەمبەرەوە عەلەیهی السەڵات وەسسەلام لە کاتی نەخۆشیەکەی داوا وەفاتی کرد. بینی پارچەیەکی پەموو لە ناو چاوانێتی و زۆر تای هەیە، دەستی ناوەبان پارچە پەبووەکەوە لەبان ناوچەوانی حەرارەتی گیانی پێغەمبەر صلی الله عەلەیه وەسەلەم گەیشتە دەست ئەبوو سەعیدی خودری. فەرمووی ماشەڵڵا چەندێ تاکەت زۆرای پێغەمبەری خۆ. فەرمووی بەڵێ. فەرمووی ئینا کەذالکە ئەبا سەعیدی خودری، ئێمەی پێغەمبەران ناوین تامان گەلێ زۆرە. فەرمووی یا ئەبا سەعید، ئێمەی پێغەمبەران تامان گەلێ زۆرە. یشتد عەلەینا البەلاء، بەڵام مصیبەتش زۆر دێ بەسەرمانە. وەیوضاعف لەنا الئەجر، بەڵام ئەجر و پاداشتی ئێمە دووچار و سێچارە. وتمەی پێغەمبەری خوا من ئەشەد الناسی بەلاء، کێ هەیە لە خەڵکی کەوا زۆر تووشی بەڵام مصیبەت بێ؟ ئەوش بە کزێکەوە ئەی فەرموو ئەشەد الناسی بەلاء الئەنبیا، ئەوەی کەوا زۆر تووشی بەڵام مصیبەت بێ پێغەمبەرانە. ئەمجا کە فەرمووی ثم الصالحون، ئەمجا پیاو چاکان تووشی بەڵام مصیبەت بێ. ثم الأمثل فالأمثل، بەڵێ پێغەمبەران لە مصیبەتا بوون و لە ئیمتیحانا بوون، لە نەخۆشییا بوون، لە سجنا بوون، لە زگی حوتا بوون، لە ناو ئاگرا بوون، و هەروەها کردیانیان بە دووکتەوە، ئەزیەتیانیان دا. هەموو پێغەمبەران ئاوها بوو، هەتا وەکو پێغەمبەری خۆمانش عەلەیهی السەڵات وەسسەلام لە شاری مەککەدا ڕیخۆڵەی حەیوانیان ئەهاوردەیان کردە بان سەر و ئەیان کردە بان سەر و ملی ڕیشی موبارەکە ئەو ڕیخۆڵە و تەڵاوەی مناڵ با بڵێن ئەو بەچکە حوشترە ئاهاتە خوارەوە و فاتیمەی کچی ئەهات ئەو پیسایەی لادای فەرموو ئەتەقتلون رەجولا ئەن یەقول ڕەبی الله، ئەی قوڕەیش ئێوە پیاوێکە کوژن کە ئەڵێ پەروەردگاری من ئەڵڵایە. بۆیە کابرایەکی ئەعرابی هاتە لای پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام، وەکو لە ئەدەب المفرەدا هاتووە 495 بە سەحیحی. فەرمووی پێغەمبەر صلی الله عەلەیه وەسەلەم پێی فەرموو هەل ئەخەذەتکە ئوم میلدەمە؟ قال وما أم ملدم؟ قال حر بين الجلد واللحم. فرمووی ئایا قەت تووشی تا بوویتە؟ وتم تا چییە ئەی پێغەمبەری خوا؟ فەرمووی گەرماییەکە لە بین پێست و گۆشتدا، تووشی تا دێ؟ فەرمووی نە وەڵڵاهی تووشی قەت ئەو تووشە ناوەتم. قال هل صدعت؟ قال وما الصداع؟ فەرمووی دەمارێکە لەسەر تووشی ئیلتیهاب و سەرما و بەنەوعێک، یعنی تووشی سەرێشە بوویتە قەت؟ فەرمووی نەخێر، قەت تووشی سەرێشە نەبوومە. فلما ولى، کابرای عرابی کاتێ پشتی کرد لە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام و ڕۆیش، فەرمووی من سره أن ينظر إلى رجل من أهل النار أي فلينظر، کێ پێی خۆشە سەیری پیاوێ بکە لە ئەهلی ئاگر، با سەیری ئەو پیاوە بکە. کەواتە نیشانەی ئەوە نییە، نیشانەی غەزەبی خوا نییە کەسێک تووشی موسیبەت و ناخۆشی و ئەو شتانە هات. باسی ئەیوبمان کرد لە خوتبەی ڕابردوو سەلامی خوای لەسەر بێت. وأيوب إذ نادى ربه أني مسني الضر وأنت أرحم الراحمين فاستجبنا له وكشفنا ما به من ضر وآتيناه أهله ومثلهم معهم رحمة من عندنا وذكرى للعابدين. وقال تعالى واذكر عبدنا أيوب إذ نادى ربه أني مسني الشيطان بنصب وعذاب اركض برجلك هذا مغتسل بارد وشراب ووهبنا له أهله ومثلهم معهم رحمة منا وذكرى لأولي الألباب. پێغەمبەران ئاوا تووشی نەخۆشی بوونە و
توشي سەغڵەتی بوونە کەواتە دەرز و عیبرەت یەکێ لە فائیدەکانی قسەی ئەیوب بۆ ئێمەی مسلمان کاتێ نەخۆشکەوتین سەبر بگرین سەبرمان هەبێت و وتمان سەیری ڕابردووی خۆت بکە ئەگەر ڕابردووت چاک بوو لەسەر دینداریەتی نەخۆشی تووشی بەڵام موسیبەت هاتووی ئەوە بزانە بەرەکەتێکە لە لای خواوە بۆ تۆ بەڵام ئەگەر کەسێکی خراپ بووی تووشی بەڵام موسیبەت هاتی بزانە ئەوە عوقوبەی خوا